لەسەر یاسا تایبەت و بەرکارەکان لە عێراقدا لەسەر پرۆسەی و لەسەر هاوسەرگیری بە شێوەیەکی گشتی و جیاوازی ئەو یاسایانەی کە لە ناوەند یاخود لە هەرێمی کوردستان هیچ جیاوازیەک بەدی دەکرێت بە دیاریکایی لەسەر پرسی هاوسەرگیری و هاوسەرێتی و لە نوێترین بابەتیشدا ئەو گۆڕانکاری و ئەوتانەی کە هەبوو لەسەر بڕگەیەک یاخود مادەیەک لە نێو یاساکانی هەرێمی کوردستان ئەویش ئەگەر ژنان هاوسەری یەکەم ڕازی نەبوون بەوەی کە مێردەکانیان هاوسەرگیری دووەم ئەنجام بدەن مافی جیابوونەوەیان هەیە. بەڵام خۆیان بابەتە جۆرێک لە وردەکاری دیکە و بعدی دیکە و ڕەهەندی دیکەی هەیە چۆنیتی تێگەیشتن لە پرسەکە. لەسەرم بابەتە بە شێوەیەکی گشتی لەگەڵ بەڕێز ڕێژیار ساڵح کابڕێزیان پارێزەرن ڕاستەخۆ لە هەولێرە و میوانی ئێمە گفتوگوی زیاتر دەکەین. کاک ڕێژیار زۆر سپاس بۆ ئامادەبوونت سەبارەت بە پرسی یاسا تایبەتەکانی هاوسەرگیری لە عێراقدا. ئێوە سەرنجتان چییە بە دیاریکراوی ئەم مادەی کە ئێستا گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ زۆر سپاس بۆ جەنابەت. یاسای باری کەسێتی لە هەرێمی کوردستان ئەو یاسای باری کەسێتی کە بە ژمارە 1970 ساڵی 1950 هەموار کراو کە دوجار کە هەموار کراوەتەوە لە هەرێمی کوردستان بە ژمارە 15 لە ساڵی 2008 ئەو یاسایە بۆ مەسلەی پەیوەندی هاوسەرگیری نێوان هاوسەرانەوە هاتۆتەکایەوە لە ساڵی 1950 لە عێراق بە ژمارە 1970. ئێستا ئەوەی کە جێگای مشتومڕ و قسە لەسەرکردنە ئەم تانەیە کە لایەن یەکێک لە دادگاکانی باری کەسەتی لە هەڵەبجەوە لەم یاسایە دراوە لەم یاسایش لە یەکێک لە مادە هەژدا کاڵێ ئەگەر مرد ژنێکی تری هێنا ژنی یەکەم مافی جیابوونەوەی هەیە لە پیاوەکەی. لە هەرێمی کوردستان ئەمە هەموار کراوەتەوە. خودی مادەکە لە یاسای باری کەسی لە عێراق ئەڵێ مادە 40 فەقەڕەی 5 ئەڵێ ئەگەر هاتوو پیاو یا مرد ژنی دووەمی هێنا ژنی یەکەم ناتوانێت بەم پاساوە داوای جیابوونەوە بکات. واتە لە هەرێمی کوردستان لە هەموارە نوێیەکەی هەرێمی کوردستانی ساڵی 2008 بە ژمارە 15 ئەم مادە یاسایی ژمارە مادە 40 فەقەڕەی 5 لا داوا و ئەرێ کاری پێناکە لە هەرێمی کوردستان لە جیاتی ئەوەوە مادە هەژدەیان زیادی کردووە کە ئەڵێ ژن ئەگەر هاتوو مێردەکەی ژنێکی تری بەسەرهێنا ئەو مافێ ئەبێ کە داوای جیابوونەوە بکە لە مێردەکەی. ئەمە سێ ڕۆژە ئەم وەڵامی ئەم تانێ درایەوە واتە لە 30 2022 دادگای باڵای فیدراالی عێراق بە 13 لاپەڕا وەڵامی ئەم تانەی داوەتەوە ئەڵێ ئەم مادە هەژدەی یاسای باری کەسی کە هەموار کراوەتە لە هەرێمی کوردستان ئەڵێ مادەیە نایاسای دژە دەستورە دژی دەستوری عراقی فیدراڵە و دژی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامە و هەر چوار مەزەبەکە هیچ مەزهبێک پاڵپشتی ئەم مادەیە ناکە بۆیە ئەمە بەنایاسایی لە قەلەمدا و بڕیاریدا کە نابێ ئەم مادەیە لە دادگاکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ و لە جیاتی ئەوە مادە 40 فەقەڕەی 5 وەک خۆی جێبەجێ بکرێتەوە. باشە کاک ڕێژیار ئێستا جۆرێک لە ڕەنگە پەیامەکە و پرسە یاساییەکە کە گەیشتوتە گوێی زۆربەی خەڵک لە هەرێمی کوردستاندا ڕەنگە مەفهومێکی هەڵە و لێکدانەوەیکی هەڵەش بۆم بابەتە کرابێت. یعنی فعلەن فرەژنی قەدەغە کرابوو بە پێی یاسا لە هەرێمی کوردستاندا یاخود لەم مادەیە باز لە جیابوونەوە و فاکتۆک و هۆکارێک دەکات لە هۆکارەکانی جیابوونەوە لە نێوان هاوسەراندا. فرەژنی سنووردار کرابوو بە پێی یاسای باری کەسی ژمارە 15 ساڵی 2008 فرەژنی لە هەرێمی کوردستان سنووردار کراوە نەک ناتوانێت کەس ژنی دووەم و سێم بێنێ نا سنووردار کراوە بۆ کۆمەڵی مەرزدانراوە کە ئەگەر پیاوێک بێوێ ژنێکی تر بێنێ دەبێ ئەم مەرجانەی تێدا بێ بۆ نمونە ئەگەر باسکەین کە ژنەکەی نەخۆش بیان توانای کۆمەڵی مافی نەبێ کە بداتە پیاوەکە لە بەرامبەر توانێژن واتە سنووردار کرابوو نێک بەمانێ ئەوەی کە هیچ پیاوێک ناتوانێت ژنی دووەم پێێنە نا ئەمەیە ڕاست نییە کە مەفهومەیە بەغەڵەت بە هەندێک بە بینەر و گوێگران دراوە و ئەوەی ئەسڵەکەی خۆیەتی ئەو مادەیە هەژدەیە یەکشتە ئەڵێ ئەگەر هاتوو ژنێک پیاوەکەی مێردەکەی بە ژنێکی نابێ پرس بەوکردن بەبێ بگەڕێتەوە بۆ ڕەزامەندی ژنی یەکەمی
ئەگە بجاچ بەنهێنی بیت بە ئاشکرابی ئەگەر هاتوو ژنەکە زانی کە مێردەکەی ژنێکی تری هێناوە ئەوە بە پێی مادە هەژدەی هەموارکراو کە لە هەرێمی کوردستان ماوەی 12 ساڵە ئەم مادەیە جێبەجێکری ئەم ژنەیە لە دادگاکان مافی ئەوەی هەبوو کە سکاڵات تۆمار بکات و بەم پاساوەیە داوای جیاببوونەوە لە پیاوەکەی بکە. ئێستاش هەم ڕەتکردنەوەی ئەم مادەیە کە ئێستا لە دادگای باڵای فیدرالی عراق ئەڵێ نابێکاری پێ بکری ئەمەش بەمانای ئەوەی نییە ئێمە غەڵەت تێبگەنیان ژنان و ئافرەتان غەڵەت تێبگەن کە ئیتر ئەوان مافی جیاببوونەوەیان لە پیاوەکانیان نا ئەمە سکاڵاکردنیان دەبێت ئەتوانن بەڵێ مافی سکاڵا و ئەتوانن لە پیاوەکانیشیان جیابنەوە چکە هەم مادەکانی تری یاسای باری کە کەسێتی ئەم حەقە بە ئافرەتەدا هەم لە تونند و تیژی خێزانیشمان هەیە ئەمە یاسایشترمانەیە یاسای تونند و تیژی خێزانی ئەگەر هاتوو بۆ نمونە پیاوێک ژنی دووەمی هێنا ژنی یەکەم نەفەقەی نەدا و مەسروفاتی نەکرد و بژێوی بۆ دابین نەکرد لەو حاڵەتەیەش ژنی یەکەم ئەتوانێت داوای جیاببوونەوەی لێ بکات و داوای نەفەقە و شتەکان لێ بکات کە بۆی ناکاتوانێت داوای جیاببوونەوەی لێ بکات مانای ئەوەی نییە کە ئیتر ئافرەتان ناتوانن سکاڵات تۆمار نوێش ژنان ئەگەر زروفێک بارودۆخێکی وایان بۆ هاتە پێشەوە یان کۆمەڵێک مافیان پێشێل کرا لە کاتی هێنانی ژنی دووهەما لەلایەن هاوسەرەکانیانەوە یاسا ڕێگەی پێداون گەر سکاڵات تۆمارکەن یاخود جیا ببنەوە بەڵام بە کۆمەڵێک مەرجەوە دروستە؟ نا ئێستا بۆ نمونە ژنان ئەگەر هاتوو پیاوەکەیان ژنی دووەمی هێنا ژنی یەکەم بۆ نمونە بژێوی ژیانی نەدا یاخو شوێنی نیشتە جێبوونی بۆ دابینەکریا هەندێک مافی تری ژن و پیاو هەیە کە پێی نەدا ئەم ژنەیە حەقیتی کە سکاڵا دژی پیاوەکەی تۆمار بکات و تا ئەگاتە حاڵەتی جیاببوونەوەش داوای جیاببوونەوەی لێ بکات مانای ئەوەی نییە کە ئەم بڕگەێنەماییتر ژنان ناتوانن سکاڵا دژی پیاوە مێردەکانیان بجوولین لە دادگاکان نە ئەمەوانە بەڵام ئەوەی ئەو مادەیە کە ڕەت کراوەتەوە یەک شتی تێداوەکە ئەوەش بۆ ئەوانە ئەگەرێتەوە کە کەسانی ئاینینە ئایا ئەم بڕگەیە بەجددی کە هەم لیژنەی فتوای هەرێمی کوردستان هەم پەرلەمانی کوردستانی شەبێت تاوتوی ئەم مادەیە بکە ئایا بەجددی ئەم مادەیە لەگەڵ بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام ناگونجێ چکە ئەگەر ناگونجێ بە پێی مادە دووی دەستوری عراق فقەرەیەکەم ئەڵێ ئاینی پیرۆزی ئاینی دەوڵەتی عراق ئاینی پیرۆزی ئیسلامە وەلە مادە دووی دەستوری عراق هاتووە ئەڵێ هیچ یاسایەک لە عراق نابێ دەربچێت دژی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ خۆڕەتکردنەوەی ئەم یاسایش لەلایەن دادگای باڵای فیدرالی عراقەوە ئەڵێ هەم دژی دەستوری هەمیشەی عراق و هەمی دژی بنەماکانی ئاینی ئیسلامە چکو دەستوری عراقیش ئەڵێ لە مادە 13 ئەڵێ هەر یاسایەک دەستوری عراق بەرزترین یاسایە لە عراق هەر یاسایەک پێچەوانەی دەستوری هەمیشەی عراق دەربچێت نابێکاری پێ بکرێت و باتڵە ئەم مادە یاساییە بە پێی ئەو خوێندنەوەی کە دادگای باڵای فیدرالی عراق بۆی کردووە هەم لەگەڵ دەستور یەک ناگرێتەوە هەم لەگە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامی شێک ناگرێتەوە بۆیە ڕەتیان کردوێتەوە لە هەر ئەگەری ڕەتکردنەوێتیش ئەوە بەمانای ئەوەی نایە کە ئیتر ژنان ناتوانن سکاڵا دژی پیاوەکانیان بجووەک ئەوەی کە ئێستا لەم تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە شەقامیش باسەواکرێتتر هەندێک خەڵک دڵی زۆر خۆش بە بەوەی کە ناتوانێت ئافرەتانیان یان ژنانیان سکاڵیان لە دژی بچون نا بە پێچەوانەوە هەم یاسای تون تیژی خێزانیمان هەیە کە ئەتوانێت سکاڵە لەم ڕێگایەوە تۆمار بکە هەمیش یاسای بەباری کەسێتش ئەم حەقی بە ئافرەت داوە کە کۆمەڵی شتی بۆ نەکرد مافی ژنەکەی خوارد ژنەکە ئەتوانێت داوای حەق و حقوقاتی خۆی بکە لە مێردەکەی. کاگڕێژار دەزانین کە هەر بڕیارێک دەردەچێت لەلایەن دادگاوە بە تایبەتی ئەگەر بڕیارەکان و شەرعیش بن لە نێوانیاندا دەزانین کە دەستور و قانونی عراقی لەسەر بنەمای شریعەتی ئیسلام نووسراوە بەڵام لە هەمان کاتە کە بڕیارێک دەردەچێت یاسایەک دەردەچێت لەلایەن دادگاوە یان ڕەت دەکرێتەوە پێویستی بە دووبارە چاوپێداخشانە و دەنگدانی پەرلەمان هەیە بە هەموارکردنەوەی ئەو یاسایە هەیە یعنی ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت لە کاتێکا لە هەرێمی کوردستان لە ساڵی 2008ەوە هەموارکراوەوە دەنگی لەسەر دراوە پێویستی بە ڕێکاری قانونی ترەبێ بۆ جێبەجێکردنی لە هەرێمی کوردستانە خۆی لە دادگای باڵای فدرالی عراقەوە کۆمەڵی بڕیاری تر لە دژی یاساکانی هەرێمی کوردستان دراون ئەو یاسانی کە بەرکارن لە هەرێمی کوردستان و هیچیش لەو بڕیارانە دادگای فیدرالی لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراون ئایا ئەمەش وەک هەموو ئەو یاسا وەکو هەموو ئەو تانەکانی تر و بڕیارەکانی تری دادگای فیدرالی لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت یاخۆ جێبەجێکرێ بەڵام شتێکمان لەبیر نەچێ بە پێی پەیڕەوی ناوەخۆی دادگای باڵای فیدرالی عراق
ئەم بڕیارانەی کە لە دادگای باڵای فدرالی دەرەچن هیچ تانەیەک نایانگرێتەوە قابلی تانە لێدانینە و دەبێت ڕاستە و خۆ لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکەەوە جێبەجێ بکرێ بەڵام خۆ ئێمە ئەمە قسە لەسەر ئەوە بکەم دادگای باڵای فیدرالی عراقیش ئەگەر هاتو هەر بڕیارێک بدا لە دژی هەر یاسایەک لە هەرێمی کوردستان ئەمە وای لێدێ هەڕۆژە و یاسایەک لە هەرێمی کوردستان لە کارەخرێ بۆیە دەبێت پەرلەمانی کوردستان لەگە ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان ڕێگا چارەیەک بدۆزنەوە بۆ ئەو مادە یاسای ئایا لە پەرلەمانی کوردستان هەمواریەکەنەوە جارێکی تر ئەم بڕگە یاسای و بە شێوازێکی تر شتێکی تری بۆ ئەدۆزنەوە ڕێگایەکی تر چکە ئەگەر بەم شێوازەیە بێ ئەمە دەبێت لە ینی 3 ڕۆژ پێش ئێستا دەبێت ئەو یاسایە لە دادگاکانی هەرێمی کوردستان چۆ بێتە بواری جێبەجێکردن و کاری پێ بکرێت کە تاوەکو ئێستا ئەو یاسای ئەو بڕیار دادگای فدرالی کاری پێ ناکەوت چکە مادەم حەقیتانە لێدانمان نییە بە پێی قانون ئەو دادگایە وا دروستکرایە چۆن دروستکراوە بە سیاسی دروستکراوە یا چۆ دروستکراوە کە بە زۆرینەیەکی ڕەها ئەتوانێت دەنگ لەسەر ئەوە بدە هەر ئەم یاسایانە یاسایەکانی تریش ئەو دوو دادوەری بەڕێزی کورد کە لە دادگای باڵای فیدرالینە مافی ڤیتۆیان نییە بەکاری بێنن ئەو هەر بڕیارێکە لە دادگای باڵای فیدرالی دەرەچێت بە زۆرینە دەرەچێت ئەتوانن بەیانی هەر جۆرە بڕیارێکی تر بدەن لە سەبارەت بە یاساکانی هەرێمی کوردستان ئەچێتە قابلی جێبەجێکردنەوە بۆی هەموو ئەوانە جێگای پرسیانەک ئەمە ئەگەر ئەو بڕگەیە مادە هەژدەیە لەگەڵ پێچەوانی بنەماکانی ئاینی ئیسلامە هیچ کەسێ لاریمان نییە ناکرێت یاسایەک لە هەرێمی کوردستانی شەوە دەربچی پێچەوانی بنەماکانی ئاینی ئیسلام بێ یا پێچەوانی دەستور بێ بۆیە باشتر وایە پەرلەمانی کوردستان لە کاتی دەرچوونی یاساکانیدا ڕاچاوی هەم عورف و عاداتی خەڵکی کوردستان بکە هەمیش ڕاچاوی ئەو بنەما ئاینەکانی ئیسلام بکە ناکرێ مادەیەک یا یاسایەک دەربچێ پێچەوانەی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت چکۆ ئەمە کۆمەڵگایەکی لەوانەیە زۆرینەی ڕەهای مسلمانە بەڵام ئەتوانێت بەدیلێک بدۆزرێتەوە خۆ ئەگەر ئەو مادەیەش نەبێ ژنان هەر ئەتوانن سکاڵا تۆمارکەن هەتوان داوای حقوق و مافەکانی خۆیان بکەن لە پیاوەکانی واتە هیچ بەڕێی من هیچ لە دۆخەکە ناگۆڕیان شتێکی وانە ئێمە باسیتەواوی تر ئافرەتان ناتوانن سکاڵا پم جۆرە لەلایەن هاوسەرەکانیانەوە وروژێنرا یاخود هاوسەرگیری دووەمیان وەبێ ڕەزامەندی خێزانەکانیان و ئەگەداری خێزانەکانی هەر جۆرێکی دیکە کە لە قانون داهاتووە دەتوانن هەم خۆیان داوات تەقدیمکەن بۆ جیابوونەوە کە پێی دەوترێ خولق یاخود لە ڕێگەی دادگاوە داوای جیابوونەوەی هەردوو لا بکەن تەفریقکردن واتە هیچ شتێک لەم لەنێوم قانون و یاسای عراقدا نەگۆڕاوە بۆ جیابوونەوەی ژنێک هاوسەرەکەی یەک زانیاری ترت با پێ بدەم بەپێی ئەو مادەی هەژدەیە پێشتر ئەڵێ هەر ژنێک کە پیاوەکەی مێردەکەی ژنێکی تری بەسەرهێنا مافی زیابوونەوەی هەیە لە مێردەکەی بە بیانەوەی بە پاساوی ئەوەی کە ژنی دووەمی هێناوە بەڵام لە مادە چل فەقەڕەی پێنجی یاسای باریکەسی عراقیڵێ ژن بە پاساوی هێنانی ژنی دووەم ژنیەکە مافی سکاڵاکردنی نینە دژی پیاوەکەی واتە ئەو هەر ژنێک لە هەرێمی کوردستان لەمە دووە ئەگەر ئەم یاسای ئەم بڕیارە لە دادگاکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ ژنانی کورد مافی ئەوەیان نییە بە بیانۆی ئەوەی کە پیاوەکەی ژنێکی تری هێناوە بیاوێ لی جیا ببێتەوە ئەو سکاڵی لێ وەرناگیری بە پێ ئەو بڕیارێ بەڵام ئەگەر هاتوو پیاوەکەی یا مێردەکەی نەیتوانی دادپەروەری لە نێوان هەردوو ئافرەتەکە جێبەجێ بکە یا بژێوی ژنی یەکەمی نەدا یا نەیتوانی ئەو مافانەی کە حقوقی خۆیەتی پێی بدەوەکو ژن و مێردایەتی لەو حاڵەتەیە ئەتوانێت سکاڵای لە دژی تۆمار بکات بەڵام وەکو پاسا و بیانۆ ژنیەکەم ناتوانێت بەڵێ بەڕێز ڕێژیار ساڵح کە وەکو پارێزەر ڕاستەخۆ لە هەولێر ڕۆمیانی ئێمە هیواداری ڕوونکردنەوەکانی جەنابەت پامێکی ڕوونتری گیان دەبێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتە کاک ڕێژیار زۆر سوپاس دووبارە بۆ ئامادەبوونت ماندوو نەبی